دووبارە تایبەتی مخصوص داواکاری کاکەڕاندی حاجی ڕزگار بۆ برازە تایبەت بۆ کاکە سەنگەری مزەقڕگەی بۆ کاکە حەمەی سامان دووبارە بۆ کاکارێ پێنجێنی بۆ کاکە ڕاندی حاجی ڕزگارە بە تایبەت دەی دەچمە هەڵە بجا باوان دڵەکە کرە بۆ عەذابەی دەی دەچمە هەڵە بجا باوان ڕەنگیان دەی بۆ عەذابەی لێ جا دوعایە دەکەم باوان لەیلەکەم بەش بەدکارمان بمرێ جا دوعایە دەکەم لەیلەکەم باوان دەی بەدکارمان بمرێ ئۆ کرە بەدکارمان بمرێ دەیا عەبابەینێ باوان لەیلەکە کورە ماڵ بەبەرزەوە دەیا عەبابەینێ باوان لەیلەکە کورە ماڵی بەبەرزەوە دەی بەدکارمان بمرێ باوان لەیلەکە کورە بەدەمی دەریدەوە دەی بەدکارمان بمرێ باوان لەیلەکە دەی بەدەمی دەریدەوە ئۆ کورە بەدەمی دەریدەوە ئەی مەسوڵ عەسەنگە بۆ تۆ دەیەوە بەینەکە باوان لەیلەکە کورە هەواڵ بنایە دەیەوە بەینەکە باوان لەیلەکە دەیەوە بنایە کورە بووی بە مامۆستا لەیلەکە باوان دەی دەرزێک بنایە دەی خۆشی خۆشی تا باوان لەیلەکە کورە دەڵی دەمەز کورە پەیمانێ بەسی باوان لەیلەکە ئەرە هەردوو بۆ هەوەس دەی هەردوو بۆ هەواڵ يا حسن يا وصلك ما شاء الله تايبتي مخصوص بوكا كسهندي حاج رزقار بوكا كسهندي حاج رزقار شاو معنا دەیە و نەمنەماوە باوان سەهەندیان فرە ببنێنە گوێزێ دەیە و نەمنەماوە باوان سەهەندیان دەی ببنێنە گوێزێ کورە نەچاو تێرە خوا باوانم دڵەکەم جانە دڵی بێزێ دەی نەچاو تێرە خوا باوانم لەیلەکە کورە نەدڵی بێزێ ئۆ دەی نەدڵی بێزێ ئەوسە بۆسە ماشەڵڵا من خرقم خوشة يا باوان دڵەکەم چون سەنگەری تایە وەی خرقم خوشە يا باوان لەیلەکەم چون سەنگەری تایە کورە من نایگۆڕمەوە باوان سەنگەرگیان با ئەوروپایە من بۆ نایگۆڕمەوە باوان سەنگەرگیان با ئەوروپایە دەی با ئەوروپایە
دوباره تایبەت بۆ کاگەڕانی بەزیز بە تایبەت شامانە وەی لە خاڵانی بەخبەخ لە نێوانی وەی لە خاڵانی بەخبەخ لە نێوانی ئەبنی کوشتومە یاری بە چاوی جوانی ئەبنی کوشتومە یاری بە چاوی جوانی سڵاو لە ڕەهەن دەیڵێم تا بەیان برە دەیڵێم تا بەیانی ئەوەسە خاڵانم ژیمان دەی حەوتوە ژوونۆ خاڵانم ژیمان دەی حەوتوە ژوونۆ هیچ خاڵم نەبی ئاخ وێنەی خاڵی تۆ هیچ خاڵم نەبی دەی وێنەی خاڵی تۆ وەی لە خاڵانی بەخبەخ لە نێوانی وەی لە خاڵانی بەخبەخ لە نێوانی ئەبنی کوشتومە یاری بە چاوی جوان دەی یاری بە چاوی جوانی دەی دنکەوتنەکەی بەبرێ سەرکێوە گرێدی دنکەوتنەکەی بەبرێ سەرکێوە گرێدی جوانیەکەی عالەمی دەی ڕەهەندیان برێدی جوانیەکەی عالەمی دەی ڕەهەندیان برێدی ئەوە سەڕەنگە خۆزیان بەو کەسەی گیان 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 دنکی جوان خۆزیان بەو کەسەی ڕەنگیان یاری جوان لەناو ڕەفیقانی وەیڕۆ ئەڵەی سوڵتان لەناو ڕەفیقانی وەیڕۆ ئەڵەی سوڵتان دەی دنکەوتنەکەی بەبرێ سەرکێوە گرێدی جوانیەکەی عالەم وەیڕۆ یاری من برێدی جوانیەکەی عالەم وەیڕۆ یاری من برێدی دەی دەچمە سەردانی بێوێ کورە دەخوێنم وێنەی کرد ئەچمە سەردانی بێوێ دەخوێنم وێنەی کرد یان بۆ ماچە نەیاتێم دەیکیان بە دوو نامەوێ یان بۆ ماچە نەیاتێم دەیکیان بە دوو نامەوێ سڵاو بێ لە ڕەهەن لە دڵەوە خۆشمی دەوێ سڵاو بێ لە ڕەهەن لە دڵەوە خۆشم دە کورە یەڵا کاکیوانە نەدە هەناسیر کە لەبەردە یەڵا کاکیوانە نەدە هەناسیر کە لەبەردە مسافرم بۆبانە دەبزانە کرێکەم چەندە مسافرم بۆبانە دەی دەبزانە کرێکەم چەندە ئەوە سەڕەنگە دەی بەنازە دەی سەرکە و چاوە بازە هەموو ڕۆژێ عەسرانە دێیتە بەردەم دەروازە ڕێگاکەم لێگیراوە و یاری ماشینی گازە لەبەری ئەو لێوەی دەمرم سوورە و دڵەی گێلازە لەبەری ئەو لێوەی دەمرم سوورە و دڵەی گێلازە دڵی ئەڵڵا کاکیوانەدە هەناسیرکە لەبەردە مسافرم بۆبانە دەبزانە کرێکەم چەندە مسافرم بۆبانە دەبزانە کرێکەم چەندە